پارەیە کە پێی دەوترێ هاندان بڕی 6 ملیارد دینار بۆ کۆی مامۆستایانی هەرێمی کوردستان دیاری کرا کە لەو بڕە پارەیە لە 140 بەرەو ژوور بەر پارێزگای سلەیمانی دەکەوێت بە سیستەمێک دابەش ئەکرێ بەسەر مامۆستایانە بەدەر لە موچەکەی. خاڵی دووەم کە موچە لە فەسڵیەوە لە وەی کە بە 3 مانگ جارێک بێ موچەکە بکرێتە مانگانە، ئەوان وەڵامەکەیان ئەوەیە کە موچە دەبێتە مانگانە بە خشتەی نوێی موچەکە بێجگە لەم هاندانەی کە درێ بە مامۆستایان. خاڵێکی کە واڵاکردنی خشتەی نوێی موچە و پێداچوونەوەی لە قۆناغی داهاتووە. ئێستا بۆ سێکتەری پەروەردە وایان کرد لە قۆناغی داهاتووە کار بۆ ئەوە کرێت کە هاندان هەوڵدان بۆ هاوکاری سەرتاسەری کارمەندان کرێ و لە کۆڵینەوە لەگەڵ خشتەی نوێی موچەیە بکرێ. وەڵامی سێمیان بۆ ئێمە ئەوە بوو کامڕۆ لە خزمەت ئەم هاوڕێ و هەڤاڵانەیە ئەم دڵسۆزانەیە باسی لێوە کرا ئەوەیە کە کۆی قەرزی نیشتەجێبوون و قەرزی ئەقار لە ئێستادا وەرگرتنەوەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕادەگیرێت و هیچ دواکەوتنێک کاری پێناکرێت لەبەر باری ناهەمواری دیارایی، واتە دواخستنی وەرگرتنەوەی نەک نەمانی نەک ئەوەی بەخشین. ئەو وەڵامانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان گەیاندیەوە بە ئێمە قنیع نەبوو و هیچ داواکارێکی ئێمەی تێدا جێبەجێ نەکراوە. بۆیە لێرەوە داواکارین لە سەرجەم مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی سلێمانی و دەرەوەی شاری سلێمانی سبەینێ ئێمە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا لە سەعات 9 زەنگی بایکۆت لێ ئێدەین داواکارین لە مامۆستایان کە لە سەعات 9 لەو شوێنە لە پەروەردەی ڕۆژئاوا ئامادە بن. بە ناوی ئەم خەڵکەوە تکا لە حکوومەتەکەین کە نییە بەخۆیان بچێتەوە بە جددی مۆزوعەکان چارەسەر بکرێت، کێشەی حیزبایەتی لابن، خەڵک لەوە زیاتر تەحملی نەماوە. بە ناوی هەموو خەڵکی کوردستانەواڵین قوربانی گەورە بۆ ئەم وڵاتە خوێنی شەهیدانە. لە ئێمە قوربانی زیاتر کەس نەیەوە، لەبەر ئێمە خوێنمان ناوە ئازیزانمان لەدەزاوە. تکاتان لێەکەین حکومەت ئەوانەی کە گوێیان نەگرتووە تا ئێستا گوێتان بکەنەوە، چاوتان بکەنەوە، لافاوی خەڵک زۆر بەهێزە. تکاتان لێەکەین بیر بکەنەوە، لەوە زیاتر کەس تەحملی نەماوە. مەوەکو بەرەی خەڵک 6 داواکاریمان هەبوو، هیچ کام لە داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە و لێرەشەوە جارێکی تر داواکەینە و پارتانەی کە حکوومەتیان تەشکیل کردووە چی زووە ئەو حکوومەتە شکست خواردیە هەڵبەشێنەوە و نوێنەرەکانیان بکێشنەوە لە حکوومەت